بینەرانی ئازیز ئەو بابەتەی ئەمڕۆ بینەر و بیسەری دەبن بەشی سێ و ئاخرین بەشی وتارێکە کە لە سێ بەشدا ئامادەکرا بوو لەژێر سەردێڕی چاوگێڕانێک بەسەر بنەماکانی ئستراتێژی حزبی کۆمونیستی ئێراندا بە بۆنەی ساڵیادی دامەزراندنی حزب. ئستراتێژی ئێمە لەباری ئەخلاقیەوە گونجاوە لەگەڵ ئامانجی کۆتاییماندا. ئەرزشە ئەخلاقی ئینسانی و پێشڕەوەکان لە ئستراتێژی ئێمەدا ڕێزیان لێدەگیرێت. بەڵام ئەخلاق مەفهومی واوەتری چینایەتی نییە. ئەخلاقی زاڵ لە کۆمەڵگەدا ئەخلاقی چین لەباری ئابووری حاکم و لە خزمەت شێوازی بەرهەمهێنانی مەوجود واتە لە خزمەت پاراستنی نیزامی سەرمایەداریدایە. ئەم نیزامە زاتەن نائەخلاقی و نائینسانیە. ئەخلاقی بۆرژوازی لەسەر بنەمای پیرۆزکردنی نایەکسانی کۆمەڵایەتی، پیرۆزکردنی پەیوەندی مالکیانەی مۆجود و ڕەوایەتیدان بە کردداری ئەخلاقی چەسانەوەی ئینسان بەدەستی ئینسان بنیاد ناوە. ئەخلاقی بۆرژوازی بەکارهێنانی هەموو ئامرازێک لە خزمەت پاراستنی پەیوەندی مالکیانەی مۆجودە بەڕەوا دەزانێت. کەسێکە ئامانجی دەستەبەرکردنی پارەیە مەسەلەن دەتوانێت بۆ دابینکردنی کڵاوبەرداری بکات، احتکار بکات، اختلاس بکات و هیتر. ئەگەر ئامانج دەستەبەرکردنی دەسەڵاتی شەخصیە کەوایە پاشە قۆڵدان، پیلانگەڕی، فڕوفێڵ و تەڵەکە بازیش دەتوانێت ئیجازە پێدراو بێت. بەڵام ئەخلاقی ئێمە مژدەدەری ڕزگاری ئینسانە لە مناسباتی زاڵمانەی سەرمایەداری. لە ئستراتێژی ئێمەدا ڕەوابوونی ئامانج بەکارهێنانی هەموو وەسیلەیەک پاسا و تۆجی ناکاتەوە بەم واتایە بەرنامە و ئستراتێژی ئێمە لەباری ناوەڕۆکی ئینسانی خۆیانەوە یەک جۆرن. پەیوەندیەکی ناوەڕۆکی و محتەوایی و معنەوی لە نێوان بەرنامە و ئستراتێژی ئێمەدا بوونی هەیە. هەم ئامانجی نیهایی ئێمە شۆرەنگیز و ئینسانیە و هەم ڕێگایەک کە بۆ گەیشتن بەم ئامانجە دەیپێوین پێوانە و مەحەکێکە بۆ بەراوردکردن و هەڵسەنگاندنی ئینسانیەتی ئێمە. لەوێوە کە بنەمای پەیوەندی مالکیانەی بەرهەمهێنان لە نیزامی سەرمایەداریدا پیرۆز و نەگۆڕ فەرز دەکرێت، دەنگدەران ناتوانن لە ڕێگەی دەنگی خۆیانەوە مافی مالکیەت لە سەرمایەداران کە دەسەڵاتی ئابووریان لەدەستایە بسێنەوە. لە دیموکراسی پەرلەمانیدا دەنگدەران ناتوانن بنەمای ئەم پەیوەندیە مالکیانەیە لە ڕێگای دەنگی خۆیانەوە بگۆڕن. واتە لە ڕاستیدا ناتوانن خاوەنی مافی یەکسان بن لە دیاریکردنی چارەنووسی کۆمەڵگەدا. ئەو ئینسانانەی کە لە مەوقعیەتی وەک یەکدان لەباری ئابووریەوە لە بارودۆخی ئاساییدا ئەم ئیمکانەیان نابێت تا بە بارودۆخێکی یەکسانەوە بچنە نێو ڕقابەتەکانی هەڵبژاردن و لە ڕێگای ئیمکاناتێکەوە کە لە بەردەستیاندایە خۆیان بە کۆمەڵگا بناسێنن. لە ئەوە کۆمەڵگەیەکدا نیزامی پەرلەمانی لە ڕاستیدا هیچ شتێک نییە بێجگە لە سەنەوەی مافی دەنگدان لە زۆربەی ئینسانەکان. لە ئستراتێژی ئێمەدا گونجاوترین و لە عینی حاڵدا دیموکراتیکترین ڕێگای بەشداری جەماوەر لە دیاریکردنی چارەنووسی خۆیاندا و لە حەیاتی سیاسی و کۆمەڵایەتی خۆیان شۆراکانن. نیزامی هەڵبژاردننی شۆرایی یەک بە یەکی ئەم کۆمەڵگەیە لە هەر بارێکەوە دەخاتە مۆقعیەتێکی یەکسانەوە بۆ بەکارهێنانی دەنگیان لە دیاریکردنی ئاراستەی کۆمەلگا و لە بەکردەوە دەرهێنانی ئەوەی کە لەبارەیەوە بڕیار ئەدەن. لەگەڵ ئەوەدا لە دەورەی ئێستای پەرلەمانەکاندا وێڕای بێئاکامبوونی مێژوویان تووشی مەحدودیەتی دیکەش هاتوون. مەشروعیەتی دەوڵەتانی پشتبەست و بە نیزامی پەرلەمانی لەم سیستەمەشدا بە سێ هۆکاری بنەڕەتی چووەتە ژێر پرسیارەوە. یەکەم، بڕیاری پەرلەمانەکان کەوتووەتە ناکۆکی لەگەڵ دەنگی زۆرینەی هەرە زۆری خەڵک کە لە خیابان و مانگرستنەکاندا دەردەبڕێت. واتە مەشروعیەتی پەرلەمانەکان لەلایەن ئەو کەسانەشەوە کە دەنگیان پێداون لە نێو چووە. دووهەم، کەمبوونەوەی بەشداری خەڵک لە زۆربەی وڵاتان کە جاری وا هەیە کەمتر لە لانی زۆری 50% ئەو کەسانەیە کە دەتوانن دەنگ بدەن. سێهەم، نەبوونی ئازادی هەڵبژاردن و
پێداویستی و بارودۆخێکی یەکسان بۆ هەڵبژاردن، تەنانەت لە چوارچێوەی یاسا و ڕیساکانی پەسەندکراو لە نیزامی پەرلەمانیشدا. بە پشتبەستن بەم ئوسوولە سیاسەتی ئێمە لە بەرامبەر پەرلەماندا لە بارودۆخێکی دیاریکراو لە چوارچێوەی تاکتیک و سیاسەتی وردی حەزبیدا لە هەر قۆناغێکدا دیاری دەکرێت. شۆڕشی کۆمەڵایەتی بەبێ ڕێبەری چینی کرێکار بە ئاکام ناگات، لەبەر ئەوەی تەنیا چینی کرێکارەکە هیچ قازانجێکی لە مانەوەی مناسباتی بەرهەمهێنانی سەرمایەداریدا نییە و لەم نەبەردەدا هیچ شتێک بێجگە لە زەنجیرەکانی دەست و پێ لە دەست نادات. بەڵام کاتێک باس لە ڕێبەری چینی کرێکار دەکەین، بابەتی ڕێبەریکردنی ئەم چینە بەسەر خۆیدا نییە، واتاکەی ڕێبەریکرانی پرۆسە سیاسی و کۆمەڵایەتیەکانە لەلایەن ئەم چینەوە. چینی کرێکار لەوێوە کە لە کۆمەڵگەدا دەژیت بە ناچاری چارەسەرکردنی هەموو بابەتەکانی کۆمەڵگەی لە ئەستۆیە، بەڵام وەها دۆر و نەخشێک لە پێشدا و بەهۆی بینای ئابووری کۆمەڵگەی سەرمایەداریەوە خۆی لە خۆیەوە زەمانەتکراو نییە. گێڕانی دۆر و نەخشی ڕێبەری چینی کرێکار لە پرۆسەی شۆڕشی کۆمەڵایەتیدا بەرهەمی توانایی چینی کرێکارە لە بەخشینی مەقبوڵیەت بە بەرنامە و ئستراتیژی سیاسی خۆی لای هێز و بزوستنەوە پێشکەوتووە ناکرێکاریەکان، واتە دەستەبەرکردنی توانایی لە ڕێبەریکردنی توێژ و چینە کۆمەڵایەتیەکانی تر کە بەرژەوەندیەکی هاوبەش ئەوانی لە دۆری ئاڵایەک کۆکردوێتەوە. هێژمونی چینی کرێکار لە عینی حاڵدا بە قەناعەت گەیاندنی چین و توێژەکانی ترە بەوەی کە چینی کرێکار ئەوان لە قەیرانە سیاسی، ئابووری، جەنگی و ئەمنیەتیەکان لە خاڵە گرنگە هەستیارەکاندا دەرباز دەکات. لەم بوارەدا سەرنجخستنە سەر جیاوازیەکانی دوو ڕوانگە گەلێک گرنگە. یەکەم ئەو ڕوانگەیە کە گۆیا چینی کرێکار لە ڕێگەی پشتبەستن بە خۆی و داکۆکی لە بەرژەوەندیەکانی خۆی لە کۆتاییدا دەبێتە نوێنەری بەرژەوەندی جەماوەری ژێر ستەم و چۆساوە و توێژە بەینابەینەکانی تر. و دووهەم ئەوەی کە چینی کرێکار لە خەباتێکی سیاسی، ئاموزشی و نەزەریدا بە ڕەچاوکردنی تاکتیک و سیاسەتی دروست و کارساز بە ئەمری بە قەناعەت گەیاندن و ڕاکێشانی جەماوەری بەینابەینی دەگاتە قۆناغی بەرپاکردنی شۆڕش. ئستراتیژی حەزبی کۆمۆنیستی ئێران لە بواری بزوستنەوە کۆمەڵایەتیەکان و چین و توێژی بەینابەیندا لەسەر بنەمای ڕوانگەی دووهەم دامەزراوە. چڕبوونەوەی ئستراتیژیمان لەسەر بنەمای خەباتی چینایەتی و بزوستنەوەی کرێکاری ئێمە لە ئاوەڕدانەوە لە بزوستنەوە واقعیەکانی تر کە بە شێوەی عینی ڕیزی خەباتی کرێکاران لە دژی سەرمایەداران بەهێز دەکەن غافڵ ناکات. ئەم بزوستنەوانە وەک خەباتێکی پاک و بێگەردی چینایەتی کرێکار و سەرمایەدار بەحساب ناین، بەڵام لەباری عینیەوە دژی سەرمایەدارین. بزوستنەوەی ژنان، خەباتی ڕەوا و پێشکەوتوانەی کەمینەنەتەوەی و ڕەگەزیەکان بۆ دەستەبەربوونی مافی دیموکراتیک، بزوستنەوەی ئاشتی، بزوتنەوەی 92 لە سەدیەکان، فۆرمە کۆمەڵایەتیەکان، بزوستنەوەی دیفاع لە ژینگە و هیتر لە زۆمرەی ئەوانن. ڕوون و ئاشکرایە کە هەر ئاڵوگۆڕێکی بنچینەی سیاسی، ئابووری، کۆمەڵایەتی و فەرهەنگی لە مەسیری ڕووخاندنی کۆماری ئیسلامیەوە تێدەپەڕێت، کەوایە دروشمی ڕووخاندنی ئەم ڕژیمە لەم ئاستەدا بەشێکی گیان نەکراوەیە لە ئاڕاستەی سیاسی و تێکۆشانی ئێمە. بەڵام ڕووخاندنی ئەم ڕژیمە بۆ ئێمە خۆی لە خۆیدا ئامانج نییە. خەبات بۆ ڕووخاندنی کۆماری ئیسلامی لە ئستراتیژی ئێمەدا مانای چینایەتی هەیە. ڕووخاندنی ڕژیمی مۆجود بۆ ئێمە خاڵی دەستپێکی حرەکەتە بەرەو لێسەنەوەی دەسەڵاتی ئابووری و سیاسی لە کولی بۆرژوازی وەک چینێکی کۆمەڵایەتی. بەڵام کۆماری ئیسلامی نەک تەنیا لە ڕێگەی شۆڕشێکی کرێکاریەوە بەڵکو لە ڕێگاگەلی دیکەشەوە ڕەنگە بڕوخێت. لەوەها حاڵەتێکیشدا حەزبی کۆمۆنیستی ئێران تەماشاگەرێکی بێلایەن و بێکردار نابێت، بەڵکو ڕاست بە ئەندازەی توانایی ڕێکخراوبوون و وشیاری چینی کرێکار و
چەسپاندنی مۆقعەتی حەزب لە نێو ئەم چینەدا هۆڵ ئەدات تا لە ناخی ئەم ڕووداوانەدا سەرکەوتوانەتر بێتە دەرێ و کاری خۆی لە بارودۆخی نوێژدا بە مەسیرە مێژوویەکاندا درێژە پێ بدات. ئەگەرچی حوزوری فعالیەتی دیاریکراوی حەزبی ئێمە کۆمەڵگای ئێرانە و ئەولەویەتە ئستراتێژی و سیاسیەکانمان چالاکیە لەم کۆمەڵگایەدا، بەڵام دیاریکردنی ئەم ئەولەویەتیانە ناتوانێت بە واتای مەیداندان بە هیچ جۆرە گرایشێکی ناسیۆنالیستی لە حەزبی ئێمەدا بێت. ئەنترناسیۆنالیزم هۆڤیەت و ناسنامەی ئێمەیە و چالاکیەکانمان لە ئێران بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەژێر کاریگەری مۆقعەتی جیهانی چینی کرێکار و بزوستنەوەی جیهانی کۆمۆنیستیدایە. خاڵی حرەکەتی ئستراتێژیمان بەرژەوەندی جیهانی چینی کرێکارە و لە ڕوانگەی ئێمەوە ناکۆکیەک لە نێوان بەرژەوەندی دۆرمۆدای بەشە جۆراوجۆرەکانی چینی کرێکاری جیهاندا بوونی نییە. دروشمی کرێکارانی جیهان یەکگرن بۆ ئێمە نەک ڕاگەیاندنی وابەستگی معنەوی بە چینی کرێکاری جیهانیەوە، بەڵکو بە واتای لە دەستوری کاردابوونی کۆمەڵێک کردداری سیاسی و تەشکیلاتیە لەم پەیوەندەدا. بەڵێ بینەرانی ئازیز، ئەو بابەتەی ئەمڕۆ بینەر و بیسەری بوون. ئاخرین بەشی وتارێک بوو کە لە سێ بەشدا ئامادەکرابوو لەژێر سەردێڕی چاوگێڕانێک بەسەر بنەماکانی ئستراتێژی حەزبی کۆمۆنیستی ئێراندا بە بۆنەی ساڵیادی دامەزراندنی حەزب.